توندوتیژەکان بە شێوەیەکی بەرفراوان ڕوو لە زیادبوونە و ئینسان ئەگەر بێت و پێناسەیەکی بەرفراوان بۆ مەسەلەی توندوتیژی بکە ئەکرێت لە ناویدا پێناسەی توندوتیژی تەنها نرخاندن نەبێت لەسەر دۆخی ژنان بەڵکو لە ئێستادا ئەو زیهنێتە ئەو سیستەمێکە کۆمەلگات یادا ژیانەکان ئەکرێ بڵێ لە منداڵێکی تازە لەدایک بۆ کرێداییکە بێ هەتا ئەگاتە کەسێکی 70 ساڵ ئەمڕۆ بە هەردوو ڕێگەزەوە ڕۆبڕۆی توندوتیژیکی زۆر فراوان و جیاواز ئەبێتەوە لە هەموو ڕۆکانەوە یعنی ئەگەر ئێستا بەگشتی بارودۆخی باشووری کوردستان هەڵسەنگێنین لە ڕووی سیاسی و ئەو دۆخێکی خەڵکی باشووری کوردستان تیا ئەگوزارێت و دوای 30 ساڵ بۆ 32 ساڵ خەبات و تێکۆشان و ئەزمونێکی جیاواز لە باشووری کوردستان و ڕشتنی ئەو هەموو خوێنەی گەنجانی ئێمە و کوڕان و پیاوانی ئێمە بەڵام دوجار دەبینین کە ئەو دۆخە قەیرانە سیاسی کە لە باشووری کوردستاندا هەیە بەڕاستی ئەکرێ بڵێ دۆخێکی ناڕەوایەوە دۆخێکی هەرە تونند و چۆنەڵی تونند و تیژە لەسەر کۆمەلگا بەڕێوە دەچێت بەگشتی و لە ناویشیدا لایەنەکانی تری کۆمەڵایەتی و ئابووری و ئەو قەیرانە کللتورێکی هەیە ئەمانش بخۆی جارێکی تر هێرشی تونند و تیژیە لەسەر کۆمەلگا بەڕێوە دەچێت و لە ناویدا ئەکرێ بڵێ لەبەرەوەی تەوەرەکە تەوەری ژنە و لەسەر ژن قساکەین لە ناویدا ژنان ڕوبەڕووی ئەم تونند و تیژیا بنەوە بە شێوەیەکی فراوان و بە شێوەیەکی قوڵکە ئەویش ڕیشەیەکی دوور و درێژ و قوڵی هەیە کە دەگەڕێتەوە بۆ 5000 ساڵ بەر لە ئێستا کە لە ناویدا بەسەر سەرهەڵدانی زیهنێتێکی دەسەڵاتدارێتی و زیهنێتێکی توندوتیژ و قۆڕەخکار و زیهنێتێکە لە ناویدا درۆکردن و پیلانگەڕی و توندوتیژی و تەڵەک فێڵ و تەڵەکە بازی و پیلانگەڕی پێش دەکەوێت ئەکرێ بڵێ لە ناویدا کۆمەلگا هەنگاوێکی نوێ هەڵەگرێت لە چۆنەڵی گەژاوێکی سەخت وە تونکاریەکی زۆر وە توندوتیژێکی زۆر و لە ناویدا ژنان بە دەرەجە یەک ڕوبەڕووی ئەم قوربانیە دەبێتەوە ئەکرێ بڵێ تا ئێستاش ئەو دۆخێکە لە باشووری کوردستان و ئەکرێ بڵێ لەسەر ئاسی جیهانیش ئەگوزارێت ئەگەڕێتەوە بۆ زیهنێتە دەسەڵاتدارێتی یاخود ئەو زیهنێتە کۆنەپارێزەی کە عەقڵێتێکی کۆنەپارێز لە پشتیەوە حکم دەکات و ڕیشەکێشەوە خۆی داکوتاوە شۆڕ بۆتەوە بۆ ناو هەموو جنگەکانی ژیان لە ناویدا ئەکرێ بڵێ بۆتە ئاواکردنی زیهنێتی سیستەمی سەرمایه‌داری کە ئەکرێ بڵێ ئەمڕۆ لە ناویدا ژنان بە پێشەنگایەتی ژنان هەموو کۆمەلگا ڕوبەڕووی توندوتیژی و ڕوبەڕووی قۆڕەخکاری و ڕوبەڕووی چەوسانەوە و ڕوبەڕووی حکومکاری دەبێتەوە لەناو ئەو سیستەمەدا و لە ناویشیدا سیستەمی دەوڵەت نەتەوە پێش دەکەوێت کە پەرە بە عەقڵی دەسەڵاتدارێتی و لە چوارچێوەی سیستەمی کۆنەپارێزیدا دەدات کە لە ناویدا سیستەمێک لەژێر ناوی دەسەڵاتدارێتی بە واتای سەردەست و بندەست پێش ئەکەوێت کە ئەمەش بۆ خۆی جارێکتر کاریگەری لەسەر دۆخی ژن لە ناو کۆمەڵگاداوە لە ناو خێزاندا دروست دەکات و دوجاریش بیرمانە چێ خێزانیش بۆ خۆی ئەمڕۆ بۆتە دەوڵەتۆکەیەکی بچووک لە ناوی دەکا جارێکی تر هەم لەسەر پێڕاگرتنی ئەو زیهنێتە دەسەڵاتدارێتەیە کە هەیە و هەم جارێکی تر ڕۆژانە ڕۆح دەکاتەوە بەبەر ئەو عەقڵێتە دەسەڵاتدارێتی کە هەیە بەتایبەت لە باشووری کوردستان کە ئەکرێ بڵێ ئەمڕۆ خێزانەکان بۆ خۆیان پایەکی بچووکن لەو زیهنێتە دەسەڵاتدارێتی کە هەیە لە ناویدا ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە ئەمڕۆ ژنان ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە یعنی بێگومان ئەمە پێویستی بە تێڕوانینی زۆر وە بە دووەداچوونی زۆر هەیە لەبەرەوەی ئەو توندوتیژەی کە لەسەر ژنان بەڕێوە دەچێت وە لە ناویدا کۆمەڵگاش بێبەش نییە ئەکرێ بڵێ مێژوویەکی دوور و درێژی هەیە و ژنانیش پێویستیان بەناسینی ئەو مێژووە هەیە پێویستە بگەڕێنەوە بۆ ڕابردوو لە ناویدا ژن خاوەن چ کەسایەتیەک بووە و ئەو قۆناغانی کە ژن پیای تێپەڕیوە و چۆن حکومدار دوانیوێتی ئەو دەسەڵاتە خۆجیەی کە ژن هەیەی و لە ئاستی بەڕێوەبردننی کۆمەڵگادا هەبووە لێی سندراوەتەوە لەو چوارچێوەدا ژن پێویستە ئەو مێژە دوور و درێژە بناسێت وە کەسایەتی خۆی بناسێت و لە ناویدا ئەوەی کە بۆ ژن گرنگە بەڕاستی سەرەتاوە کەنگاوی یەکەم هەڵی بگرێ قوڵبوونەوەی فکریە بەڕاستی ئەو زۆر گرنگە بۆ ژنان بەتایبەت ژنانی باشووری کوردستان ئەبێ شتێکی ئاسان بێ بۆ ئێمە زۆر قورسیش نەبێت ئەو هەنگاوە هەڵبگرین چونکە بەڕاستی ئەمڕۆ ژنانی کورد ئەکرێ بڵێ لەو قۆناغەدان کە ئەو زیهنێتە کۆنەپارێزە تێک دەشکێنن لە ڕووی سیاسی و سەربازی و کۆمەڵایەتی و کولتوریەوە ژنان پێشەنگاتی و تێکۆشانە دەکەن قوڵبوونەوەی فکری زۆر پێویستە بۆ ژنان خۆمان بناسین و ئەو سیستەمە یاخود ئەو پارادایگمەی کە هەیە ئەتوانێت ژنان بکاتە ژنانێکی پێگەیشتووە تێگەیشتووە بەهێز کە لەسەر پێی خۆیان ڕابوەسن ئەو پارادایگمە بناسین لە ناویدا ئەکرێ بڵێ ژنانی کورد وەکو ئامێنێک بۆ خۆمان ببینین کە لەسەر چ ڕێوڕێبازێک توانیویانە ئەو پێشەنگاتیە بگرنە دەست و ئەمڕۆ تێکۆشانی بەهێز بەڕێوە ببن و دوجاریش
یەکبوونی ژنان یا ڕێخستنبوونی ژنان بڕیاردان لە پێناو چارەسەرکردنی کێشەکاندا چونکە بەڕاستی ئێمە وەکو ژن پێویستە کێشەی کۆمەلگا کێشەی هەموو کۆمەلگا بە کێشەی خۆمان بزانین چونکە لە ناویدا ئێمە ژنان جیا لەوەی کە هاوژینی کەسێکین خاوەن منداڵی خۆمانین خاوەن براین خاوەن خوشکین کە پێم وایە ژن زۆر لەوە گەورەترە کە تەنها وەکو ژنێک بۆ خۆی بیر بکاتەوە بەڵکو بەرپرسیارەتی گەورە لە ئاراستەکردنی کۆمەلگا بەرەو ئازاد و دیموکراتی ئەکەوێتە سەرشانی بۆ ئەو پێویستە ژنان بەڕاستی بڕیاری گرنگ بدەن و لە ناویشیدا یەکەم بڕیار کە پێویستە لە دوای بەهێزکردنی ئاسی فکری خوان پێویستە بیدەن یەکبوونە یەکگرتنە و بەرچاوگرتنی هەموو بەرژەوەندەکانی گشتی کۆمەلگا و لە ناویدا ژنانە ئەوە ئەتوانێت بەڕاستی پایەکی بەهێز بێ بۆ ژنان لە باشووری کوردستان و وەستانەوە بێ لە بەرامبەر ئەو پیرانگەڕیانەی کە هەیە بە تایبەت سیستەمی دەسەڵاتداری لە باشووری کوردستان ئەکرێ بڵێ کاریگەری زۆری لەسەر کۆمەلگای باشووری کوردستان هەیە ئەمڕۆ ئەو دووپایی کە بە شێوەیەکی بەرفراوان هێرش لەسەر کۆمەلگا و ژنیش دەکات سیستەمی دەسەڵاتدارانی باشووری کوردستان و هاوکات لە ناویدا قوڵبوونەوەی ئەو سیستەمە سەرمایه‌داری کە هەیە کە ئەکرێ بڵێ کۆمەلگای لەژێر ناوی لەژێر بەکاڵابووندا بەرەو عقارێکی خراپ و قەیرانێکی خراپ بردووە کۆمەلگا بە چەشنێکی تر بیر دەکاتەوە لە خۆشگوزەرانی و لە ڕیفایەت و لە ژیانکردن کە پێم وایە ئەمە تەنها ئەگەر ئینسان ویجدانیان ئەم شتە بگرێتە دەست ئەکرێ بڵێ ئەمە تەنها لە چوارچێوەی بابەتی شخصی دەئەمێنێتەوە و بەڵکو دەبێتە قەیرانی گەورە و قەیرانی گەژاوێکی گەورە بۆ خەڵکی باشووری کوردستان و بەتایبەت بۆ ژنانیش بۆ ئەو پێویستە ژنان لەو چوارچێوەیەدا چەمکی بەهێز بگرنە دەست لە چوارچێوەی یەکبوونی خۆیاندا دژ بۆ زیهنێتە دەسەڵاتدارەتی کە هەیە و دژ بۆ سیستەمە سەرتاسەریە جیهانی کە لە ناویدا وەک سیستەمی سەرمایه‌داری کە بەڕاستی ژنان بە دەرەجەیەکا بەکاڵە پێویستمان بە وەستانەوە هەیە و ئەشکرێ لەو چوارچێوەیەدا بە ڕاوێژ و بە کۆبوونەوە بە هاتنەلای یەک و بە پێشنیارەکان یەکتری بتوانین پێشنیاری زۆر باش بەدەست بگرین و پلان و پێشنیاری زۆر باش دابنین و بتوانین هەنگاو هەڵبگرین لە پێناو چارەسەری کێشەکاندا. یعنی بێگومان تا ئەم دقیقە ئێستا ئێمە وەکو ژنان تیایدا ژیان دەکەین بەداخەوە ئەکرێ بڵێن یاسا نەیتوانیوە سەروەری و سەربەخۆی خۆی بپارێزە لە باشووری کوردستاندا و کێشە و قەیرانی زۆری بۆ تاکی کۆمەلگا و بەتایبەت بۆ ژنان دروست کردووە و ئەکرێ بڵێ بە بەرچاوڕوونی و ڕۆشنایی ئەوەی کە بەشێک لە یاساکان لەژێر ڕۆشنایی دینادا ڕێژراونەتەوە و بەشێکیشی ئەمڕۆ لەژێر کاریگەری سیستەمی دەسەڵاتدارانی باشووری کوردستاندا بمانەوێت چەندە یاساکان لە خوێندنەوەدا لە خزمەتی کۆمەلگا دابێت بەڵام دوجار لە پراکتیکدا ناکەوێتە خزمەتی کۆمەلگای باشووری کوردستانەوە چونکە بیرمانەچێت کۆمەلگای باشووری کوردستان هەمووی کۆمەلگایەکی چۆنەڵی باوەڕی ئیسلامی نییە ئەوەی کە بڵێ چونکە کۆمەڵی دینی جیاواز لە باشووری کوردستاندا کۆمەڵی پێکاتە و ئاین و باوەڕی جیاواز لە باشووری کوردستاندا ژیانەکات کە ئەکرێ بڵێ ئەمە لە چوارچێوەی ئەوەی کە لەژێر ڕۆشنایی دینی حەزەتی محەممەددا بەشێک لە یاساکانی داڕژراوەتەوە ئەکرێ بڵێ ناکەوێتە خزمەتی تەواوی گشتی کۆمەلگاوە و دوجاریش کاریگەری سیستەمی دەسەڵاتدارەتی بەسەر بەشێک لە جنگەکانی یاساوە وای کردووە کە ئەمڕۆ نمونە بێنین لەسەروی کە بەشێک لە بکوژانی ژنان دادگایی ناکرێن سزا نادرن یاخود هەتا ئێستاش لە دەرەوە بە ئازادی ئەسوڕێنەوە بۆیە لەو چوارچێوەیەدا ئەگەر یەکبوونێکی بەهێزی ژنان هەبێت ئەکرێ بڵێ لەوێشدا دەتوانین تێکۆشانێک بکەین لەوەی کە یاسا بگەڕینەوە سەر ڕێبازە ڕاستەکەی خۆی لە پێناو خزمەتکردنی کۆمەلگادا بێت بەوەی کە بتوانێت خزمەت بە ڕێگا ڕاستەکەی کۆمەلگا بکات لەوەی کە لە ئێستادا بەڕاستی ناتوانێت بە جۆرەی پێویست خواست و داواکاریەکانی کۆمەلگا جێبەجێ بکات و ببێتە چارەسەرکردنی بەشێکی و کێشانێکی هەیە لە باشووری کوردستانە بەتایبەتی ژنان. ئەگەر بێت و قسە لەسەر هەر چوار پارچەی کوردستان بکەین لەوانەیە بڵین ئاسی خۆپاراستنەکان گۆڕانکاری بەسەرادێت یاخود جیاوازی هەیە ئەوەی کە سەرەتا منەمێ ئاماژەی پێ بکەم بەڕاستی ئەوەیە کە جێگەی خۆشحاڵیە بۆ ئێمە ژنان بەگشتی لەسەر ئاسی جیهان و بەتایبەت لەسەر ئاسیا چوار پارچەی کوردستان ئەکرێ بڵێ ژنانی باشووری ژنانی هەر چوار پارچەی کوردستان وەکو یەکەمین جار لە سەدەی 22 بوونەتە ئەوەی کە چۆنەڵێ دڵنیایی بدەن بە ژنانی هەموو جیهان یاخود ئەو متمانەیە بەدەست بێنن لەوەی کە لە ئێستادا پێشەنگایەتێکی بەهێز دەکەن لە تێکۆشانێک و مۆدێلێکی نوێ کە لە ناویدا هەم ئازادی ژن و سەربەخۆی ژن لە دەستئەگرێ هەم ئازادی تاکیش لە دەستئەگرێ ئەمە بەڕاستی جێگەی خۆشحاڵی و شانازیە بۆ هەموو ژنانی کوردستان بەڵام بەتایبەت من ئەگەر بمەوێت لەسەر پارچەکان قسە بکەم ئەکرێ بڵێ لە ئێستادا ئەو تێکۆشانێکی هەیە تێکۆشانێکی گشتگیرە لەسەر ئاسیا چوار پارچەی کوردستان و توانیوێتی کاریگەری بەهێز لەسەر هەر چوار پارچەکە بکات بەتایبەت
تایبەت ئەکرێ بڵێ لە ئێسادا بە بەرچاوڕوونی ئەو سیستەمە سیاسی یاخود ئەو ڕێخستنی کە لەسەر ئاسی باکووری کوردستان و ڕۆژئاوی کوردستان بەڕێوە دەچێت ئەکرێ بڵین هەم زۆرینی ئەو ژنانێکە لە ئێستادا لە ئاسی ئەو تێکۆشانەدا تێکۆشان دەکەن ژنانی ئەو دوو پارچەیە و هاوکات بیرمان نەچێت لە ئێستادا ڕۆژهەڵاتی کوردستانیش لە ناودایەوە تێکۆشانێکی فراوان لەژێر دروشمی ژن ئازادی بەڕێوە دەچێت کە ژنانیش لە ڕۆژهەڵاتی کوردستان توانیان پێشەنگایەتی و تێکۆشانە بکەن هاوکات لە ئەنجامی ئەو توندوتیژانی کە لە بەرامبەر کچێکی ڕۆژهەڵاتی کوردستان ژینە ئەمینی بەڕێوە چوو ئەو شۆڕشە هەڵگیرسا و هاوکات ژنانیش توانیان ئەو متمانەیە بۆ شۆڕشە بدەن و پێشەنگایەتی ئەو تێکۆشانە بکەن لە ڕۆژهەڵاتی کوردستاندا و بەتایبەت ئەگەر لەسەر باشووری کوردستان قسە بکەم زۆرن لەو ژنانی کە لە باشووری کوردستانش ئەکرێ ئێمە شانازیان پێوە بکەین کە ئەمڕۆ لە چوارچێوەی هێڵی تێکۆشانی ئازادی گەلی کووردا جێگان گرتووە شەهید بوون و بوونەتە میراسێک بۆ ئێمە ژنان لە باشووری کوردستان کە بتوانین ڕێو ڕێبازیان بەردەوام بکەین بەڵام ئەکرێ بڵێ بە بەرچاوگرتنی پارچەکانی در لە باشووری کوردستان بڵاوبوونێکی ژنان پەرتەوازەبوونێکی ژنان هەیە و ژنان لە ئێستادا نەگەشتونەتە ئەو قۆناغی کە متمانی بەهێز بۆ تێکۆشانە بدەن و باوەڕی بەهێزیان پێی هەبێ و بڕیار بدەن لەو چوارچێوەیەدا نەک لە چوارچێوەی ئەو تێکۆشانەدا و لە هەر چوارچێوەیەکی تر دابێت بەڕاستی ئەکرێ بڵێ ژنانی باشووری کوردستان لە ئاسپارچەکانی ترا لاوازی هەیە لەوەی کە ڕێخستنبوونی لاوازە و ئاسی فکری خۆی لە پێناو بەرژەوەندی کێشەکانی ژن قوڵ نەکردوێتەوە یەکبوونێکی بەهێز نییە بەڵام دوجار ئەکرێ بڵین ئێمەش هەنگاوێک هەڵبگرین لەوەی کە ئەو ژنانی کە لە باشووری کوردستان لە هێڵی تێکۆشانی ئازادیدا شەهید بوون یاخود خەباتیان کردووە تێکۆشانیان بەڕێوە بردووە ببنە میراسێک بۆ ئێمە لە ژنانی باشووری کوردستان کە بتوانین بەشێکی ئەو تێکۆشانە لە ئەستۆ بگرین و هاوسەنگی لەگەڵ پارچەکانی ترا دروست بکەین.